الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي كي نسبحك كثيرا ونذكرك كثيرا إنك كنت بنا بصيرا. لخوای پەروەردگار داواکارم کە عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمانبرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی کار ئاسانیمان بۆ بکە و موفقمان بکاتن و ئیخلاسمان زیاد بکاتن و هەر نیەتێکی غەیری خوا لەو بەرنامەیە و لە غەیری ئەو بەرنامەیەدا لە دڵ و دەروونماندا هەبێ، خوای پەروەردگار موفقمان بکا، لێی ڕزگار بین، دەرباز بین، بۆی کە سەرجەم کار و کردەوەکانمان بۆ خۆی بێ و لە بەرخاتری ئەو بێ ئینشاء الله تعالى. بەرنامەیە و جارەمان لەوانەیە تۆزێ جیاواز بێ لەگەڵ بەرنامەکانی دیکەمان، بەرنامەیەکی گشتگیرتر بێ، ئەویش بەرنامەی بەختەوەریە. بەختەوەری بابەتێکی هەمە جۆر و هەمەلایەنە و حەسر نەکراوە لە سنفێک، لە چینێک و لە شتێکی تایبەت. ئەتوانم بڵێم بەختەوەری شتێکی نسبیە لە تاکەکانی کۆمەڵگە، هەتا لە ناو یەک خانەوادەشدا، لەوانەیە متفق نەبن لەسەر بەختەوەری یان ئەو شتانەی کە ئینسان بەختەوەر دەکەن. بەڵام ئەوەی کە گرینگە بزانین، هەرچی کە لەسەر پشتی ئەو زەویەی دەژی بە موسڵمان و کافر و منافقەوە، هەمووی وێڵن بە دوای چیدا؟ بە دوای بەختەوەریدا. بەختەوەر بن. بەڵام وەکو گوتم، ناتوانی کە بەختەوەری حەسرکەی لە بابەتێکدا یان تعریفی کەی لە شتێکدا بڵێ ئەوەی کە ئەوەی هەبێ بەختەوەرە. لەبەرەوە مەفهومی بەختەوەری لە نەفەرێک بۆ نەفەرێکی دیکە جیاوازە. ئەوەش بە چ دێتن؟ بە جیاوازی تێڕوانینی شەخصەکان بۆ بەختەوەری. جیاوازی تێڕوانینی شەخصەکان بۆ بەختەوەری. بەڵام پێناسەی بەختەوەری ئەوەیە کە ئینسان وەکو بڵێ تومەئنینەیەک و دڵنەواییەک و ئاسوودەییەک لە دڵ و دەرونی خۆیدا هەست پێ بکاتن بەرامبەر بەو شتێکە پێی بەختەوەر دەبێت. بەختەوەری بابەتێکە کە بەڕاستی ئینسان ئەگەر بە دوای بەختەوەری ڕاستەقینەدا بگەڕێ، کە دوای دەینە سەری ئینشاءڵڵا گەر تەمەن باقی بێ، هەم بەختەوەری دنیای دەست دەکەوێت، هەم بەختەوەری دواڕۆژیشی دەست دەکەوێت. بەڵام وەکو گوتم، هەمومان لەسەر ئەو بەختەوەریە لەوانەیە متفق نەبین، یانی وایە هەر ڕەفزی کاتن، هەر قەناعەتی پێی نەبێتن. لەبەر هەندێک ئەگەر تەماشە بکەین، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە پێغەمبەرانی ناردوون عەلەیهیم السەڵات وەسسەلام، بۆی ناردوون کە خەڵک هەم لە دنیا بەختەوەر بژیێ، هەم لە دواڕۆژیشدا بەختەوەر بێتن. هەم لە دنیا بەختەوەر بژیێ و هەم لە دواڕۆژیشدا بەختەوەر بێتن. و ئینسانی ئیماندار ئەگەر گەیشتە بەختەوەری ڕاستەقینە و حەقیقەت، کە دێینە سەر ئینشاءڵڵا بە تەفسیلی، ئەگەر ناخۆشی و ناڕحەتی جەستەییشی ڕوبەڕوو بێتەوە، ئەو بەختەوەری و خۆش گوزەرانیەی کە هەیەی
لە دەستی نادات. يعني تەماشاکەن شەیخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ طبعا بەشێکی زۆری لە زانا و عالمانی سەرڕاستی ئەو ئومەتە ئەوانەی کە عالمی ڕەبانی بوون قستێک لە زوڵم و ستەمی دەسەڵاتدارانی سەردەمی خۆیان بەرکەوتووە. قستێک لە زوڵم و ستەمی دەسەڵاتدارانی سەردەمی خۆ کە لە ڕاستە ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەسەڵاتدارەکان لە ڕاستە ڕێگای پێغەمبەر لایەنداوە هەستاون زوڵم و ستەمیان لە ئەو عالم و زانا ڕەبانیانە کردووە کە ڕێی ڕاستی هیدایەتی خوای تەبارەک و تەعالە پیشانی خەڵکیان داوە و خەڵکیان بەرچاو ڕۆشن کردوتەوە و خەڵکیان ئاگادار کردوتەوە و بوون بە چرایەکی ڕۆشن لە پێش خەڵکی بێبەش نەبوون لە زوڵم و ستەمی ئەوانە. و ئەوەش زوڵم و ستەم هەر کەسێک کە بیکە موسڵمان بەیان غەیری موسڵمان بێ شتێکی مەذمومە، شتێکی قێزەونە، شتێکە کە خوای پەروەردگار پێ ڕازی نەو نەهی لێ کردووە. جایەکێک لەوانە کە شەیخ الئیسلامە کە زۆر ئەزیەت دەراوە سجن کراوە، یعنی چونکە گەیشتۆتە بەختەوەری ڕاستەقینە قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ دوژمنانم چم لێ دەکەن، سجنم دەکەن، سجن لە بۆ من خەلوەتە. خەلوەت زۆر مهمە کاورا، یعنی چی؟ یعنی کاورا کە لە خەلوەت دابوو ستا بۆ سونەتە ئینسانی ئیماندار ڕەمەزانان ئیعتیکاف کاتن، یعنی دابڕێ لە هەموو چێشمە چێشمی دنیا و قەڵە باڵغی و مابەینی خۆ و خوای خۆی بە خۆی دادەچێتەوە، مراجعەیەکی نەفسی خۆی دەکاتەوە لەو 11 مانگەی ڕابردوو چت کردووە. بەڕاستی کە ئەسڵی خەلوەت و ئەسڵی ئیعتیکاف و ئەوانە ئیحیاکردنەوەی لە شەوانی قەدر ئەوە حکمەتەکەیەتی هەرەوە نیە تو دانیشی ئاگات لە خۆ نەبێت و بە خۆ دانێت و بزانی داخۆ ئەو ساڵی تەمەنی گوزەرت کرد و ڕاد برد لێ ڕازیان لێ ڕازینی. کاتێک کە تۆ ئەوە نەزەرت بێ بەرامبەر بە ژیان هیچ کەسێک ناتوانێت بەسەرت دازاڵ بێ، سجن لای تۆ خەلوەت بێ، ئەوجا شار بەدەرکردن لای تۆ سیاحەت بێ. ئێوە خەڵک پارەی دەدا دەچێتن، پارەی دەدا ڤیزەی دەبڕی بۆی کە بچێت تەماشەی مەعالیم و تەماشەی ئەو وڵاتانە بکات. کە خوای گەورە دەفەرمێ قل سیروا فی الأرض، بگەڕێن بسوڕێن، بەڵام کە دەگەڕێ و دەسوڕەی دەفەرمێ ثم انظروا، تەماشەکەن كيف بدأ الخلق، کو ئەو خوایە تەبارەک وتەعالە ئەو کەون و کائیناتی دروست کردووە، خەڵقی کردووە و لێمان وەسێت بێ لە هەموو لایەکمان هەر کە چووینە دەر تەماشەی ئەو دەشت و دەر و شاخ و دار و بار و ئەو مەخلوقاتەی کەین، فکر لە خالیقی کەینەوە چۆن خەڵقی کردو دروستی کردووە بەڕێک و پێچی. ما ترى في خلق الرحمن من تفاوت ثم ارجع البصر كرتين، چەند جار دووبارە تەماشەکەوە، بەڵام ناتوانێت کە هیچ ڕەخنەیەک و وەکو بڵێ تێبینیەکت لەسەر مەخلوقاتی خوا هەبێ بڵێ وەڵا ئەو ئاوا نەبایان ئاوا بایە، بەو شێوەی با بەو شێوەی نەبایە. ئەوجا دەفەرمێتن کە نەفیکردنیشم سیاحەتە، کوشتنیشم شەهادەتە. ئەوە سەعادەتی کۆمەڵە خەڵکانێکە کە گەیشتون بە سەعادەتی حەقیقی و ڕاستەقینە. یعنی سەعادەت و خۆشەویستی لە ڕوحدا نابینیتەوە، بڵێ گە و ڕوحەم لێ وەربگرنەوە یان خەتەرێک لەسەر ڕوحەکەم بێ یان لەسەر لاشە و جەستەم بێ، بەختەوەری و سەعادەتم لێ کۆنتڕۆڵ دەکرێت. ئینسان کە گەیشتە سەعادەتی حەقیقی ڕەبط نییە بە جەستە و لاشە و بە لە دەستدانی ڕوح و گیانی ئینسان. لەبەرەوەش تەماشەکەن هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
کە گەیشتبوون بە قیممەی حاڵی بوون لە بەختەوەری ڕاستەقینە بە پێی خۆیان غاریان دەدا لە بۆ شەهادەت، بە پێی خۆیان ڕایان دەکرد لە بۆ شەهادەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ لە یەکێک لە غەزەوات کە باسی بەهەشت دەکا، نیعمەتەکانی بەهەشت دەکا، سەحابەیەکی بەڕێز کە لە خزمەتیدا دەبێت کە گوێی لێ دەبێت چەندن کە خورمایەکی دەدەسیدان دەیان خواتن، کە تەشجیعیان دەکە ئەوانەی کە لە پێناوخوا ڕوبەڕووی دوژمن پشت لە دوژمن نەکەن شەهید بن بۆ ناو بەهەشتی پان و بەرینی خوایە. ئەو چەند دونکە خورمای دەدەسیدا، جا دەڵێ تا من ئەو دونکە خورمایانە تەواو دەکەم زۆری پێدەچێتن. ئەتوو بەس وەرن تەماشەکەن، چکە ئەوە قیاسەکانن. ئێستا کە شەڕێک دەبێت کابرا دەنجی تفەنجێکی دێ کابرا تار لاقی دەگرن ڕادەکاتن، کون نابێ خۆی لێ نەشێریتەوە، چێن دەرێت تابیەکی قوڵ و ئەوەی دەچێت خۆی لێون دەرێ حەشار دەدا. بۆ چکە نەگەیشتوین بەو بەختەوەری و سەعادەتە ڕاستەقینە، نازانی سەعادەت و بەختەوەری ڕاستەقینە لەکوێیە، بەس ئەو دنکە خورمایەکان فڕێ دەدا ڕوبەڕووی مەرگ ڕادەکاتن بۆی کە بگاتە ئەو سەعادەت و بەختەوەری ڕاستەقینە. ئەو چەند سەحابەمان قەت لە بەرچاو نەچێت لە غەزوەی ئوحود کە موسڵمانان دەشتێن، ئەهلی مەدینە ئەنساریەکان یەک لە دوای یەک سینجی خۆیان دەکەنە قەڵغان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. کاتێک کە قوڕەیشیەکان دژمنانی خوا و پێغەمبەری خوا، پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام تیران دە پێغەمبەری دەگرن سینجی خۆیان داوانە بەر تیرەکان وان دەکەون، جالاش ناکەوێت کە تیرێکی پێ دەکەوێت، هەتا وەکو شەهید دەبێ سینجی دەکاتە قەڵغان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەو دەکەوێتە خوار شەهید دەبێ یەکێکی دیکە دێتن دەبێتە قەڵغان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەوە سەعادەت و بەختەوەریان لە ژیانی دنیا نەبینیوە. سەعادەت و بەختەوەریان، سەعادەت و بەختەوەری ڕاستەقینەیان لە چ بینیوە؟ لە تێڕوانین لە دنیا لە بۆ دواڕۆژ، کە بە چاوی هیدایەت و بە چاوی دینداریەکی ڕاستەقینە تەماشایان کردووە کە سەعادەت و بەختەوەری ڕاستەقینە لەکوێیە، کە ئەو بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگ و ناوازەیە. وەکو گوتم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە وەصفی ئەو جیلە دەکات دەفەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. یا ربی خوای لەوانەمان بجێری کە ئەوەی کە چاوەڕێن و گۆڕانکاریان بەسەردانایێت. ئەوە زۆر مهمە، ئینسان گۆڕانکاری بەسەردانێت لەسەر مەبدەئەکەی خۆی بەردەوام بێتن، ئەو زۆر مهمە. ئەوجا خۆشەویستانم بەختەوەری و سەعادەت وەکو گوتمان لە نەفەرێک بۆ نەفەرێکی دیکە جیاوازە. با بە زبانی ئەمڕۆ قسە بکەین. ئیوایە بەختەوەری و سەعادەت لە ئایفۆن دەبینیتەوە کە ئایفۆنێک بێتن ئاخیر ئەوە بێتن ناوی چێ ئیزدار بێ کە تازە دەردەچێتن، حب و خۆشەویستەکەوی ئاوایە لە دنیا، کە ئەمڕۆ دەرچوو لە شەریکەی کە بەیانی نەیکڕیوە دەزانی کە هیچ خۆشی و سەعادەت و بەختەوەری نییە ئەو ئینسانە. ئیوایە نەخێر هەر کەیفی بە ئایفۆنی نایەتن. ئیوایە خۆشی و سەعادەتی لە چ دەبینیتەوە؟ خوا پێداوە، خوای گەورە ماڵی زۆر پێداوە، هەر سیارەیەکی نوێ دەرچوو 2021 دەبێت سیارەی 2020 لە بندابێ، سەعادەتەکەی لەوەی دەبینیتەوە. ئیوایە سەعادەت و بەختەوەری لە چ دەبینیتەوە؟ لە تەسبیحێکی گرانبەها. تەماشای دەکەیت دەچێ ماڵەوەی هەمووی تەسبیحی گرانبەهای هەڵواسیون وەچوێ گۆتی هەر تەسبیحی بە 8 وەرەقەی لەوانەی پێشتان سەیر بێ، لەوانەی گرانتری شەبێت. نەخێری وایە سەعادەت و بەختەوەری لە سەعاتی دەبینیتەوە، سەعاتێکی سویسری گرانبەها کە کەس دەدەسیدا نەبێت، هەموو بەختەوەری خۆشیەکەی دەوەیدایە. ئیوایە نەخێر سەعادەت و خۆشەویستی لە چ دەبینیتەوە؟ لە خۆشەویستی ئافرەتێک.
ئەوە لاویتی سەعادەت و خۆشەویستی و بەختەوەریە. ئیوا هەیە بەختەوەری لە چدا کورت هەڵێناوە؟ لە سەفەر و سیاحە بەویبی بەردەوام لە سەفەر دابی لەو وڵاتەی بۆ ئەو وڵاتەی لەو وڵاتەی بۆ ئەو وڵاتەی. ئەوەش هەمووی دەلالەت لەسەر چ دەکا؟ لەسەرەوە دەکا کە حەز و ئارەزوەکانی ئینسان ئەگەر بە وەحی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کۆنتڕۆڵ نەکرێن بەشتی گچکە بەشتی بچوو خۆسەرقاڵ دەکات، بەشتی گچکە و بچووک خۆسەرقاڵ دەکات. بەڵام کە کۆنتڕۆلت کرد حەقایقی شتەکانت پێی پێبردن، چونکە ئینسان بەبێ وەحی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی بە زۆرێک لەو حەقایق و ئەو شتانەی کە لە دەوروبەری ئینساندا هەن ئینسان پێی پێ ناباتن. ئینسان ناتوانێت ماهیەت و حەقیقەتی ئەو شتانە بخوێنێتەوە و معاملەیەکی تەندروستیان لەگەڵ بکات بەبێ وەحی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. بەڵام کە ئینسان لە وەحی خوای پەروەردگار شارەزا بوو و گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی نێردراوەکانی خوای بوو کە پێغەمبەرانن عەلەیهیمو سەڵات وەسەلام، ئینسان دەزانێت چۆن هەڵس و کەوت و معاملە بکات، شتەکان لە کوێن دەرێ دابنێت و چۆن معاملە و هەڵس و کەوتیان لەگەڵ بکات. نەخێری وا هەیە حەز و ئارەزوەکانی بەس کۆکردنەوەی ماڵە، بەختەوەریەکەی لەوەیدا دەبینیتن لە ماڵێ چەند قاسەیەکی دانابێ هەمووی پڕ کردبن، بەڵام ئەوەندەش ڕەزیلە چونکە بەختەوەری لە سەریەکدانانی دەفتەر دۆلار و زێڕ و زی و ئەوانە دادەنێ تەماشە دەکەی کابرا جاری وایە دەمریتن کفنەکەی خۆشی لە پارەی خۆی بە قسمت نابیت، خەڵک پێوەرە دەبێ و دەیبات و کەس نزانیت چی لێ دێت. ئیوا هەیە بەختەوەری و سەعادەت و خۆشی لە چدا دەبینیتەوە؟ لە طەلەب العیلم، علمی زۆر، زانستی زۆر بە دوای علمدا دەکەی، بەڵام علمیش ئاگامان لێبێ. ئەگەر علم و زانستیش ئەگەر هەدەفمان پێ نزیک بوونەوە لە خوا نەبێتن و علم و زانستیش لە خوامان نزیک نەکاتەوە، ئەویش بەڵایەکی گەورەیە بەسەرمانەوە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا زەممی ئەوانە دەکاتن کە عالم و علمیان پێیە بەڵام عالمی ڕەبانی نین، بۆ خوا سوڵحاو نین، دەیانەوێت بەو عیلمە دنیا بخۆن، بەو عیلمە خەڵکی چەواشەکەن و ڕێی ڕاست لە خەڵکی بشێوێنن. دەفەرمێ مەثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا. نمونەی ئەوانەی کە عالم و زانا و چاوساغن على ئەساس علم و زانستێکی زۆریان پێ بەڵام ئیشیان بەو عیلمەی نەکردووە و ئەو عیلمە جارێ وەکو خۆیان لێی سوودمەند و بەختەوەر نەبوون، خوای پەروەردگار پەناماندا نمونەی وەکو گوێ درێژێک هێناونەوە، دەفەرمێ نمونەیان نمونەی گوێ درێژێکە کە بارە کتابێکی لێ بێتن بەڵام ئیستیفادەی لێ دەکا، ماجستێری پێوەرەگری، دکتۆرای پێوەرەگری، کەس بەکەرێ دەڵێ پرۆفیسۆر، کەس بەکەرێ دەڵێ دکتۆر فڵان کەس، نا کەر هەر کەرە. چ باری کتابانی لێنەی، چ باری زێڕی لێنەی، باری زێڕیشی لێنەی دەڵێن ئەو کەرە بۆتە ملیاردێر، هەر کەرە. کەواتە ئەو جیاوازی تێڕوانینی خەڵکەکان بۆ بەختەوەری جیاوازە. ئەگەر تەمەن باقی بێ لە حەڵقەی داهاتوو دێنە سەر ئەسباب و هۆکاری بەختەوەری ڕاستەقینە کە دەبێت چۆن بێ و بە شێوازێک بێ و چۆن هەڵس و کەوت و معاملە بکەین بۆی کە بەختەوەر بین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.